ئەمە پەیکەری ژیانەوەیە پێشکەش بە هەموو ئەو ئافرەتانەی کە لەژێر هەر تونوتی ژیەکە ئەکوژرێن زیندە بەچاڵەکرێن لە ناو ئەبرێن شکایەتیان پێ ئەکرێن. ئەم پەیکەرە لە گەڵای زەیتون دروست کراوە، یعنی شێوەکەی شێوەیەکە لە گەڵای زەیتون بەتایبەت لە پشتۆ فۆرمەکەی ماکێتێکی گەڵای زەیتونە گەورە کراوە بە زنجیرێک وەکو کۆت و بەندەی کە لە بەردەمی ئافرەتایە و لە هەناوی ئەم گەڵا زەیتونە ئافرەتێک دێتە دەر دووبارە ژیانەوە دەست پێ ئەکات، دووبارە هەناسەی نوێ کاتێکە گەڵای زەیتون لە پارچەکانی کوردستان بەتایبەت ڕۆژاوا و باکووری کوردستان سمبولێکی کوردیە وەکو نێرگس، چۆن نێرگس گوڵێکی کوردیە، گەڵای زەیتونیش بە گەڵایەکی توانم بڵێم لە ناوچەکە کوردی نێژراوە، هەتا زۆربەی جار نەیارەکان و دوشمنەکان زەیتونەکانیش ئەوڵێن لە بنەوە هەڵکێشن بیان بن. بۆیە گەڵای زەیتونمان هەڵبژارد زیاتر فۆرمەکە فۆرمێکی کوردی بێت و فۆرمێکی ناوچەیی بێ بەو ناوچەیە. پەیکەرەکە بۆ شەنگال دروست کراوە بۆ هەموو گۆڕە بە کۆمەڵانەی کە یەزیدی و موسڵمان و هەر پێکاتێک بوو بێ بەس لەبەر کوردبوونیان یا بە هەر شێوازێکی کە زیندە بەچاڵ کراوە، شکایەتیان پێکراوە، هەوڵدراوەوە کە بسڕێتەوە. ڕێکخراوی ئێمە کە ڕێکخراوێکە بۆ گەشتەپێدانی مرۆیی سپۆنسەری کارەکەی کردووە، تەکلیفی کارەکەی گرتووەتە ئەستۆ و تەکلیفی لێ ئێمە کردووە کە دروستیکەین. ئیتر منیش بە مادەی فایبەرگلاس ماوەی تقریب مانگێکە خەریکیم کارم، خەریکە بەرەو کۆتایی گەیشتووە و کۆمەڵی وردەکاری و گواستنەوە و دانانی ماوە لە شوێنی خۆی. جائتر نازانم لە شنگالدا ئەنڕیان لە دوهۆک هێشتا لەسەر ئەوە ڕێکخراوەکە لەگەڵیانی پەیوەندیدار لەسەر هێڵ. ئومێدەوارم کارەکە جێی خۆی بگرێ، ئومێدەوارم دانەوەرێ نەشکێنرێ و لە شوێنێکدا بنرێ هیچ مۆرکێکی سیاسی و هیچ لایەنێک وەکو خاوەنی دەرنەکەوێت، تەنها خەڵکی ناوچەکە خۆیان خاوەنی بن، هەموو ئەوانەی کە ئافرەتێکیان لە دەستاوە خاوەنی پەیکەرەکە بن.